بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برایان و خوشکانم، خۆم بە خۆشحاڵ ئەزانم جارێکی تر هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز لە شەوێک لە شەوە پڕ مبارەکەکانی مانگی ڕەمەزانە، ئەو مانگە پیرۆزەی کە خوای پەروەردگار خێر و خۆشی و بەرەکەت و عیبادەتی بۆ مسلمانان تیا فەراهەم کردووە بۆ ئەوەی براوەی دنیا و دوا ڕۆژ بن. داواکەم لە خوای پەروەردگار من و ئێوەی بەڕێز بە براوەکانی ڕۆژی قیامەت هەژمار بکە و لە ڕۆژی قیامەتە لە باخ و بێستانەکانی بەهەشت بێبەشمان نەکا و بۆ کۆتاجار لەوێ حەسانەوەی یەکجاریمان بەرجەستە بێت. ئامین. خۆشەویستان و ئەزیزان، کردەوەکانی دڵ یەکێکە لەوانەی کە ئینسانی مسلمان بەبێ ئەو دڵە سەڵامەتی کە خوای پەروەردگار لە قورئانە باسێکە هەرگیز خۆشگوزەرانی بەدەست ناخە ئەگەر دڵی سەڵامەت نەبێت. و لە کردەوەکانی دڵە لەم ئێوارە خوانە بە باشم زانی باسی دوعا بکەم. دوعاکردن کە گرنگیەکی زۆر گەورەی هەیە لە ژیانی مسلمانە. هەروەکو خوای پەروەردگاریش لە قورئانە ئەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي. خوای پەروەردگار ئەفەرمێ إذا سألك عبادي عني فإني قريب، ئەگەر بەندەکەم داوای من بکا من نزیکم. أجيب دعوة الداعي إذا دعان، وەڵامی ئەو کەسە ئەدەمەوە کە داوا لە من ئەکا، لە من ئەپاڕێتەوە، هانا و هاواری بۆ من هێناوە. فليستجيبوا لي وليؤمنوا بي. ئیستیجابەی هەبێ بۆ دینەکەم، ئیستیجابەی هەبێ بۆ تەوحید و ئیسلام، بۆ ئەوەی کە بۆم ناردووە و ئیمانی پێم هەبێ. بۆیە ئەوانە سەنگی مەحەکن ئینسانی مسلمان خوای پەروەردگار وەڵامی بداتەوە. و خوای پەروەردگار ئەفەرمێ من نزیکم لە بەندەکەم، پێویست بەوە نییە بچی بۆ شوێنێکی تر، پێویست بەوە نییە داوا لە یەکێکی تر بکەی، هانا و هاوار بۆ شوێنێکی تر بەری لە غەیری ئەڵڵا سوبحانەه وتەعالە. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، خوای پەروەردگار ئەفەرمێ أما يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله قليلا ما تذكرون. أفرمي أما يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء، چێ هەیە وەڵامی کەسی مضطر، کەسی بێپەناو بێمەئوا، کەسی بێداما و بەدبەخت و هەژار و فەقیر بداتەوە. ئەمە یوجیب المضطر، مضطر و کەسێک کە هیچ ڕێگە چارێکی تری نییە، هەموو ڕێگای لێ داخراوە. ئەمە یوجیب المضطر إذا دعا الله، داوا لە خوا بکات سبحانه وتعالى. ويكشف السوء، هەموو ناخۆشیەکان لە ئەدا. ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله. ئایا پەرستراوێک هەیە لەگەڵ خوای پەروەردگار بە حەق داوای لێ بکرێ، هانا و هاواری بۆ ببرێ، دەستی عەبدایەتی و بەندایەتی لێپان بکرێتەوە؟ وەڵڵاهی کە هیچ کەسێک نییە. ئەفەرمێ قەلیلە ما تەذەکەڕون، کەمێکیان بیرەکەنەوە، کەمێکیان درک بەمە ئەکەن، کەمێکیان هەست بەم نیعمەتە گەورەیە ئەکەن. بۆیە خۆشەویستان، خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ وقال ربكم ادعوني أستجب لكم. پەروەردگار ئەفەرمێ من پەروەردگاری ئێوەم، داوام لێ بکەن وەڵامتانە دەمەوە. إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. و ئەو کەسانەی متەکەبیر بن لە بەرامبەر پەرستش و دوعاکردن لە خوای پەروەردگار بە زەلیلی دایانە چۆڕێنمە ناو دۆزەخە، خوا بمان پارێزێ. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ وقال ربكم ادعوني أستجب لكم، من داوا لە ئێواکەم داوام لێ بکەن وەڵامتانە دەمەوە. کەواتە تۆ پێویست بەوەیە عەبدایەتی خۆت بۆ خوا بسەلمێنی، ئەوەیە کە دەستی عەبدایەتی بەرزکەیتەوە، کە داوا لە خوا بکەیت، کە بەردەوام خەڵکێک کە خۆی بە خزم و کەسوکار هەڵئەنا تۆ بە خوای پەروەردگارەوە بنازی. کەسێک کە ئیشەکانی ئەباتە لای کاربەدەست و مەسئول و خزم و ڕئیس عەشرەت و چێ بۆی بکە، تۆ ئیشەکانت لە شەوە زەنگا تەسلیمی خوای پەروەردگار بکە. ئەگەر مەزلومی لە ناو زیندانەکانای قەرزار و هەژاری، سوێن ئەخوا وعزەتی وجەلالی لأنصرنك ولو بعد حين، سوێن بە عیزەت و جەلال و گەورەی خۆم سرت ئەخەم ئەگەر دوایش بێ، وەڵام ئەدرێتەوە لەلایەن خوای پەروەردگارەوە. بۆیە خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من سره أن يستجاب له عند الكرب. زۆر گرنگە. ئەی ئەو کەسەی کە ئێستا لە سەر سیسەم ئەخەوی، ئەی ئەو کەسەی کە وەها ئێستا لە ماڵ و حاڵی خۆتایی و کرێچینیت، ئەی ئەو کەسەی کە ئێستاکە ئیفتار ئەکەیتەوە لە مانگی ڕەمەزانە، کچە جوانەکەت و کوڕەکانت و
سیارەی ئاخر مۆدیلت و ماڵی خۆشت لە بەردەسایە، جوان گوێ بگرە بۆ ئەم فەرموودە ئامان. چکەم ئینسان تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة. خوا لە خۆشیە بناسە، خوای گەورە لە سەغڵەتیە فریات ئەکەوێت. ئەمما لە خۆشیە غەیری خوات پەرست، شوێنی غەیری بەرنامەی خواکەوتی، داوا لە غەیری خوا کرد، ئەهمیەتت بۆ ئیسلام و دین و قورئان و خوای پەروەردگار و دوعا و پەرستش و ڕۆژوو و سوجدە و عیبادەت دانەنا، خوای پەروەردگاریش لە کاتی سەغڵەتی ئەداتە دەست خۆتەوە، ئەداتە دەست کە سوکارەکەت، ئەداتە دەست ئەو کەسانی کە لە دەور و پشتن و ئەسڵەن هیچت بۆ ناکەن. بۆیە ئاگاد لێبێ خۆشەویستەکەم، ئەی ئەو کەسەی کە خوای گەورە نیعمەتی پێداوی. ئەفەرمێ من سره أن يستجاب له عند الكرب والشدائد فليكثر من الدعاء في الرخاء. هەر کەسێ لە ئێوە پێی خۆشە لە کاتی ناخۆشی و تەنگ و چەڵەمەیە وەڵام بدرێتەوە بە لە کاتی شوێنەیە زۆر بپاڕێتەوە لە خوای پەروەردگار. ئەوە گرنگە. تۆ کاتێکە لە کاتی ئەو پەڕی خۆشی تای پارەی زۆر لە قاسەکەتە، داوای بەرەکەتی زیاتر لە خوا بکەی. کاتێکە کچ و کوڕت سەڵامەتە، داوای سەڵامەتی بۆ مناڵەکانی خۆت کەیت و داوای سەڵامەتی بۆ مناڵی موسڵمانان کەی. کاتێکە خەڵکی کێشەی هەیە تۆ کێشەت نییە، دانیشتوویتە داوای سەڵامەتی بۆ خۆت ئەەکەیت و داوای ئاسانبوونی کێشەی موسڵمانانەکەی. زۆر گرنگە. ئەلم خۆشی و لەزەت و فەراحیا خوا بناسی، لەم دەوڵەمەنیا دەست بکەیتەوە و خێر بکەیت و هاوکاری فەقیر و هەژاران بکەیت، خوای پەروەردگار بە دڵنیاییەوە دەستگیرۆیت ئەکا و ئیشەکانت ئاسان ئەکا. بۆیە خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ليس شيء أكرم على الله تبارك وتعالى من الدعاء. هیچ شتێ لە لای خوا بەڕێزتر نییە لە دوعاکردن و لاڵانەوە و پاڕانەوە و خۆ زەلیلکردن بۆ خوای پەروەردگار. کاتێک کە تۆ ئەپاڕیتەوە لە خوای پەروەردگار، خوای پەروەردگار پێی خۆشە، هەستەکا و عەبدەی پێویستی پێیەتی، ئەو عەبدە پێویستی پێیەتی، بۆیە ئەپاڕێتەوە. ئەو عەبدە گەورەی خوای لا بە گەورە سەیر ئەکا، بۆیە ئەپاڕێتەوە لە خوای پەروەردگار سبحانه وتعالى. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تری صحیحە ئەفەرمێ إن أعجز الناس من عجز عن الدعاء وأبخل الناس من بخل بالسلام. خۆشەویستان ئەفەرمێ دەسوپێسپیترین کەس، یعنی وەکو چۆن لە کوردەواریاڵێن فڵانە کەس ئیش نەکەرە ئیش ناکە، کەسێک کە هەر هیچی لە بارانیە، ئەو کەسەیە کە عاجزە بەرامبەر دوعاکردن، یعنی توانای نییە دوعا بکە، ناتوانێت دەست بەرزۆکا بڵێ خوایە بۆ خاتر گەورەی خۆت، ناوی جوانت، ئیسمی عەظەمت هیدایەتم بدەی، شفای مناڵەکەم بدەی، بەزەیت پێما بێتەوە، قەرزارەکانم بۆ ئاسانکەی، یا ئەڵڵا بۆ خۆت کارم بۆ ئاسانکەی. ناتوانێت یعنی سوژدە بەرێ یەک دەقە لە سوژدەیە داوای پێویستیەکانی لە خوا بکە، ناتوانێت دەست بەرز کاتەوە لە کاتی ئیفطارە عند فطره دعوة لا يرد. لە کاتی ئیفطارە دوعایەکەی و قوبوڵە دەدوعا بکە لەو کاتێ. یعنی کەسێک دەسوپێسپیە، کەسێک کەوتەکارە لە کوردیا کە پێی ئەوترێ کەوەها ناتوانێت هەتە نانە دوعا بۆ خۆی بکە. وە کەسی بەخیلیش ئەو کەسێک کە بەخیل بێ بەرامبەر سەلام کردن، سەلام عەلەیکم سەلام عەلەیکم سەلام ناکە. بۆیە ئەم فەرمودەیە زۆر گرنگە لە ژیانمانە ڕووبداتەوە. دەسوپێسپی مەبە، کەوتەکار مەبە، بۆ خۆت دوعا بکە، دەستی بەندایەتی بۆ خوای خۆت بەرزکەرەوە سبحانه وتعالى. بۆیە خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری شێوازێکی ترمان ئەکا لە دوعاکردن. ئەویش چییە؟ ئەفەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة واعلموا أن الله لا يستجيب دعاء من قلب غافل لاهي. الله أكبر. خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ داوا لە خوا بکەن، یەقینتان هەبێ خوا وەڵامتانە داتەوە، یەقینتان هەبێ خوای پەروەردگار وەڵامتانە داتەوە. ئەو دوعایە بە دوعا هەژمارەکرێ کە تۆ کاتێ دوعا ئەەکەی یەقینت هەیە خوا وەڵامتە داتەوە. داوای چیەکەی؟ سەدت داناوە کە خوای پەروەردگارە ئیشە بۆ عەبدەکەی خۆیەکە، ئەو کاتە خوا وەڵامتە داتەوە. ادعوا الله وأنتم داواکەی وەڵڵاهی من داوام کرد بەس بەخوا دڵنیام خوا نامداتێ، شتی وا بوونی نییە لە دینە. داواکەی لە خوای پەروەردگار سەد گومانت وایە خوای پەروەردگار وەڵامی ئەو دوعایەت ئەداتەوە و ئیشەکانت بۆ ئاسانەکە. بۆیە ئەفەرمێ واعلموا بزانن أن الله خوای پەروەردگار لا يستجيب دعاء. خوای گەورە وەڵامی بەندەیەک ناداتەوە دوعاکە. دوو صفاتی هەیە
دڵیەکی غافڵ و لاهی دڵ کە غافڵ بوو ئیسا جەنابەت ئەچی بۆ موچەوەرگردن ڕۆژی موچەوەرگرتنەکەتە چەند دڵت لای 5 و 10 یەک ئەیژمێری نەک 10 دیناریان کەمدا 10,000 کەم بێ بیبیتەوە بۆ مناڵەکانت ئەوە دڵت غافڵە لەو کاتەیە کە پارەکەتە دەنێ ئەیژمێری کاکەوە تا ژماردوومەوەی نقستانە ئەو دڵە غافڵ بێ لە کاتی داواکردنا خوای گەورە وەڵامی ناداتەوە خوای گەورە لە داوای دڵێک ناداتەوە ئەوە ئەپارێتەوە یا ئەڵڵا ڕەحمان پێ بکەی و دڵی لە شوێنێترە دڵی لە ئیشێترە دڵی لە لای یەکێترە دڵی دوعاکە خوایە و ئیشەم بۆ ئاسانکەی دڵی لەوەی بەیانی چۆن قسەکان ڕێخا لە فڵانە ئیشوەری بگرن بۆیە زۆر گرنگە براو خوشکی مسلمانم ئێمە ئاگامان لێ بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکێکی تر لەو دوعا گەورانەی کە ئینسانی مسلمان بیکە ئەوەیە ئەفەرمێ دعوة المرء المسلم لأخيه بظهر الغيب مستجابة هەر کەسێک دوعا بۆ براو خوشکی مسلمانی بکا لە پەنهانە دوعاکەی وەڵام ئەدرێتەوە بۆیە ئەبوو دەڕدا ڕزای خوای لێ بێ شەوانە هەڵ ئەسا بۆ شەونێژ دوعای بۆ 7 لە سەحابە و هاوڕێکانی ئەکرد خێزانی ئەوید بۆچی وان ناویان ئەهێنی ئەوید من تەماحم بەوەیە مەلائیکەیەک لە لامەوە دانیشتووە ئەفەرمێ وەلەکە بمثلی ذلك وەلەکە بمثلی ذلك ئامین وەلەکە بمثلی ذلك کاتێک کە من شەو هەڵ ئەسم دوور کات شەونێژەکەم دوعایەکەم بۆ برایەکی مسلمانم کە ئەو ئاگای لە من نییە ئەوە لە ئیخلاسەوە نزیکترە ئەو دوعایە مستەجابە و لە عینی کاتا نەفعی خۆش میتیایە مەلائیکەیەکی موەکل دانیشتووە دوعا ئەکا ئەفەرمێ ئامین خوایە بە هەمەندازەی ئەوەشی بدەیتە خۆی کابرا قەرزارە دوعای بۆکەی خوایە ئەو برایم لە قەرزایی ڕزگارکەی خوایە بەزەیت پیا بێتەوە ئەفەرمێ خوایە دوعاکەی لێ وەرگرە و خۆشی لە قەرزاری ڕزگارکە بۆیە هەر لەم فەرمودە شا پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام فەرمێ عند رأسه ملك موكل لەلای سەری ئەم کەسە کە دوعا ئەکا بۆ براو خوشکی مسلمانی لە پەنهانە ئەوان ئاگایان لێ نییە مەلائیکەیەکی لێیە كلما دعا لأخيه بخير هەر کاتێ دوعا ئەکا بۆ خوشک و برای مسلمانی خۆی بە خێر و چاکە مەلائیکەتەکە ئەڵێ چی ئامین وەلەکە بمثلی ذلك ئامین خوا لێت قبوڵکە خوای گەورە ئەوەش بۆ خۆت بکە بۆیە خۆشەویستان دوعا ئیشی پێغەمبەران و پیاوچاکان و ئەولیاکانە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين ئەفەرمێ إنهم كانوا يسارعون في الخيرات پێغەمبەران و پیاوچاکان لە خێر و چاکەیە مسارعەیان ئەکرد ڕایان ئەکرد بۆ چاکەکردنی ويدعوننا داوایان ئەکرد لە ئێمە بۆچی رغبا ورهبا ڕغبەتیان هەبوو لە بەهەشت و ڕەهبەتیان هەبوو لە جەهەنم تەماحیان بە بەهەشت بوو ئەترسان لە دۆزەخ وكانوا لنا خاشعين زۆر ملکەج بوون بۆ خوای پەروەردگار ئەو ملکەچیە وا لە ئینسان ئەکا مەقامی بەرزەکاتەوە هەتا بۆ خوا ملکەچتر بی خوای پەروەردگار گردنت بەرزتر ئەکا هەتا متەکەبیر بی بەرامبەر خوای پەروەردگار خوای گەورە زەلیل و سووکت ئەکا بۆیە خۆشەویستان زۆر گرنگە ئێمە سەیری پێشینی خۆمان کەین کە پێغەمبەرانە کە پیاوچاکانە کاتێ زەکەریا وەڵام ئەدرێتەوە لەکوێ دوعاکە لە ناو میحرابەکەی خۆیان دوعاکە ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين تاک بەرەوە شەوان هەڵسە لە تاکییا دوعا بکە لەو شوێنانەیە بڕۆ دەستنوێژ بگرە بەرماڵەکە ڕاخە لە میحرابە خۆت خاڵیکە لە هەموو ژاوەژاوێکی دنیا ئەو دوعایە نەگرنگە لە پەنای کەعبەیە لە شوێنێکە لە کوچی مزگەوتێکە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینێ هاتەتە ژوورۆ لە ناو مزگەوتەکە ئەوە بۆچی های لە مزگەوتە لە کاتێکە کاتی نوێژ نییە چی ئەەکەی لێرە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاد لێم نییە خەم و خەفەت و پەژارە سەری تێم کردووە قەرزارم ئەفەرمێ دوعایەکت فێر ئەکەم مادام قەرزاری هاناو هاوارت هاوردووە بۆ مزگەوت الله ئەکبەر خۆزگان بەو کەسانەی لە کاتی هاناو هاواریە هاناو هاوارە بن بۆ پەنای کەعبە هاناو هاوارە بن بۆ مزگەوت هاناو هاوارە بن بۆ سێیەکی شەو ئەلەو کاتانەیە ئیشەکانیان بەرزەکەنەوە بۆ لای خوای پەروەردگار سبحانه وتعالى بۆیە کاتێک کە تاک بوویتەوە خوای گەورە وەڵامی دوعاکانت ئەداتەوە سبحانه وتعالى بۆیە خوای پەروەردگاریش ئەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا خوای گەورە ئەمری بە ئێمە کردو واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي ئارام بگرە ئەی محەممەد صلى الله عليه وسلم و ئەوە ئەمرە بۆ ئێمە چی بکەین
شوێنی ئەو کەسانە بکەوین يدعون ربهم بالغداة والعشي لخواي خوانا بارينو بيانان وإيواران أو إيشي أهل إيمانه إيشي بيغمبرانه إيشي بياوشاكانه وإيشي إيمي أهل توحيد وإسلامه چاو نبريناش يعني خلقو مالي خلقو كسابتي حرامي خلق بلكو چاو ببرينا أو دعا خيراني كبران برخواي پروردگار أيكين وقال ربكم ادعوني أستجب لكم خواي پروردگار أفرمي إذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع خوايا داوات لكن بناوي جوان بصفاتي برزد إمج دسي بنداتي من بو تو برزكينوا روجو نيجو عبادة قيام وصيام وتراويح كان من ليور بقري هدايتي زياتر مامدي أولاد كان من صالح بكي للروجي قيامته لا بهشتي بانو برينا دال دمام ديتو جمام بكيتوا آمين هتاوكو بيكتر جيشنويكي تر لإوار خواني كي مانجي بيروزي رمضان خوتان ومالو منالتان بخوا أسبيرم خواي پروردگار سبيرا وكان زايا ناكات السلام عليكم ورحمة الله وبركاته.